سکاڵایەکی گەورە دژی مەسرور بارزانی و وەیسی بارزانی بەسی خوڕیکردن و گەندەڵی تۆمەتباریان دەکەن. سڵاو ڕێ ساوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بن. لە گۆڕانکاریەکی نوێی یاساییدا وەکو پێشتر بەڵێنماندا بوو کە باسی دوایین سکاڵای یاسایی بکەین کە دژی بنەماڵەی بارزانی تۆمار دەکرێت. ڕۆژی 28 مانگ 28 چار ئەم سکاڵای یاساییە تۆمار کرا لە ویلایەتی دەلاوێر لە ئەمریکا کە خۆی لە 38 لاپەڕا دەبینێتەوە. سکاڵاکە دژی هەریەک لە مەسرور بارزانی، وەیسی بارزانی، حەفان شێروانی، هەروەها تیۆدۆر کاتێلا، جێفری گشمایر، جۆناسان مۆڕ تۆمار کرایە. چەند بەرپرسێکی تریشی تێدایە. سکاڵاکە پەردە لەسەر تۆمەتێکی ئالۆزی گەندەڵی و بەرتیر و هەوڵدان بۆ کڕینی تەکنۆلۆژیای سیخوڕی مەترسیدار لادەدا. تەکنۆلۆژیاکە وەکو لە سکاڵاکەدا هاتووە بۆ بێدەنگکردنی نەیارەکانە بە پێی بەڵگەنامەکان لە ناو سکاڵاکە کە لەلایەن بنجەمیل بازرگانێکی ئەمریکی تۆمار کراوە. بەرپرسانی باڵای هەرێم هەوڵیان داوە تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو بە ناوی زیرۆکلیک بەدەست بێنن. بە کورتی ئەم تەکنۆلۆژیایە توانای هەیە بەبێ ئاگداری خاوەنەکەی بچێتە ناو هەر مۆبایلێکی ئایفۆن یان ئەندرۆید دەست بەسەر هەموو نامە و پەیوەندیە کانیراوی. لەوەش خەتەرتر ئەوەی دەتوانێت مایکرۆفۆنی بکاتەوە، هەروەها دەتوانێت کامێرەی بکاتەوە. لە سکاڵاکە داهاتوە ئامانجی سەرەکی لە کڕینی ئەم ئامێرە بۆ چاودێریکردن، سیخوڕیکردن بەسەر ڕۆژنامە نووسان، چالاکوانانی مافی مرۆڤ، سیاسیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان، تەنانەت لە ئەمریکا و ئەوروپاش. هەروەها لە سکاڵاکەدا هاتووە کە خاڵێکی سەرنجڕاکێشە بۆیە من لێرە باسی دەکەم وەکو وتم سکاڵاکە زۆر دوور و درێژە. دەڵێ لە ساڵی 2015 بنەماڵەی بارزانی هەوڵیان داوە هەمان پرۆگرام لە کۆمپانیایەک بکڕن، کۆمپانیایەکی نێودەوڵەتی بەناوی هایکینگ تیم کە ئامێری سیخوڕی دەفرۆشێ. ئەم کۆمپانیای ڕەتی کردوتەوە هیچ ئامێرێک بە گروپی بارزانی بفرۆشێت، چونکە بە پێی راپۆرتەکان کە لە بەردەستیان بووە، راپۆرتە نێودەوڵەتیەکان، بۆیان ڕۆم بۆتەوە ئەم ئامێرە بۆ بەکارهێنانی پێشێلکردنی مافی مرۆڤ و چەساندنەوەی نایارەکان بەکاردێت، بۆیە پێیان نەفرۆشتینە. یەکێکی تر لە تۆمەتەکانی ناو سکاڵاکە بریتیە لە بەرتیل و گەندەڵی. لە سکاڵاکەدا هاتووە، ینی تەنها لە سکاڵاکە باسی سیخوڕی نەکراوە هاوڕێیان، بەڵکو تۆمەتی داواکردنی بەرتیلیش خراوەتە پاڵ تۆمەتباران. باز لەوە کراوە کە نوێنەرایەتی بارزانی داوای 360,000 دۆلاریان وەکو بەرتیل بۆ تێپەڕاندنی گرێبەستەکە کردیە. یعنی هەم ئەوانەی کە گرێبەستەکەیان کردی و سکاڵایان ئەستۆمەویستیان دزی لە بنەماڵەی بارزانیش کە 360,000 لە بنجەمیلی وەگرن. بنجەمیل کە سکاڵاکارەکەی دەڵێ کاتێک ئامادە نەبوو بچێتە ژێرباری داواکاری نایاساییەکانی ئەوان لە ڕێگای پارێزەرەکانیانەوە بە بەکارهێنانی دەسەڵات، هەڕەشەی دەستگیرکردن و تۆمەتی ناڕاستیان بۆ دروست کردووە سەرەڕای ئەوەی کە تەمەنی گەیشتۆتە 85 ساڵ. بۆیە سکاڵاکار داوا دەکات دادگا بڕی قەرەبۆی 460 ملیۆن دۆلار بۆ ئەو زیانانەی کە لێی کەوتووە لەگەڵ 120 ملیۆن دۆلار بۆ هەر یەکێک لەوانەی کە پێشتر ناومهینە داوای کردووە. هاوڕێیان من لێرەدا باسی 5 مەترسیدارترین و هەسیارترین ئەو خاڵانەتان بۆ دەکەم کە لە ناو سکاڵاکەدا ئاماژەی پێکراوە. من بە خاڵ دامناوە بۆی بێ ئاسان بێ. لە خاڵی یەکەم دەرێ مەبەست لە کڕینی ئەم ئامێرە چی بووە کە لە لاپەڕە 13 و 14 باسی دەکات. دەڵێ هەوڵی کڕینی پرۆگرامی زیرۆکلیک تەنها بۆ کاری دژە تیرۆر نەبوو، بەڵکو وەک ئەوەی بانگەشەیان بۆ دەکرد. سکاڵاکار دەرێم مەبەستی سەرەکی ئەمان بووە بۆ سیخوڕیکردن بەسەر هاوڵاتیانی مەدەنی، نەک تەنها لە کوردستان، تەنانەت لە ناو خاکی ئەمریکا و ئەوروپاش. خاڵێکی تر کۆنتڕۆڵکردنی ڕۆژنامە نووسان و چالاکوانان بۆ ئەوەی بزانن کێ زانیاریان پێدەدا، چۆن کار دەکەن تا بتوانن
بێدەنگیان بکەن. ئەمە لە خاڵی یەکەم بە وردی باسکرایە. من باز ناکەم زۆر بە درێژی بۆ ڤیددیۆکەمان درێژم. خاڵی دووەم ئاماژە بەو کەیسە تیرۆرانە کرایە کە لە سکاڵەکە داهاتووە لە لاپەڕە 4 خاڵی 5 بە ڕاشکاوی ئاماژەی بەوە دراوە کە ئەم جۆرە سیستەمانە جۆرە سیستەمانە و هەوڵە سیخوڕیانە پەیوەندیان بە هەوڵی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان چالاکوانان لە وڵاتانی ئەڵمانیا عێراق نەمسادراوە. ئەمە لە ناو سکاڵاکە باس کراوە. کەیسی ڕێبەند و ئەوانەی تر دژی بارزانی لە سکاڵاکەدا ئاماژە بە کەیسی کەسێک کراوە بە ناوی ڕێبەند دەکا کە تێ بنەماڵەی بارزانی تۆمەتبار کراون بە کوشتنی مامۆستایەک بە ناوی ڕێبەند و چەند چالاکوانێکی تر. ئەمە لە خاڵی دووەم کە من دەستنیشانم کردووە باسی ئەمە کراوە. خاڵی سێیەم ڕەتکردنەوەی کۆمپانیا نێودەوڵەتیەکان هایکینگ تیم وەکو باسمان کرد کە خاڵێکی زۆر سەرنجڕاکێشە لە لاپەڕە 13 هاتێ بە دوور و درێژی باسکراوە کە من لێرە کورتەیەکی دووبارە باز دەکەمەوە. باز لەوە دەکا کە کۆمپانیای بەناوبانجی ئیتالی هایکینگ تیم کە ئامێری سیخوڕی دەفرۆشێ ڕەتی کردوتەوە ئەم تەکنەلۆژیای بە بنەماڵەی بارزانی بفرۆشێ. هۆکارەکەشی ئەوە بووە و تویانە ئەمانە پێشینەیەکی خراپیان هەیە لە پێشێرکردنی مافی مرۆڤ و ئامێرەکان بۆ ئامانجی شەخسی و لێدان لە نێرە سیاسەکانیان بەکاردێنن. خاڵی چارەم کە بۆ من سەرنج ڕاکێش بوو لە ناو سکاڵاکە لە لاپەڕا 4 هەتا 14دا باسی پاڤڵ تاڵەبانی دەکا. ئەم ئامێریان بەکارهێناوە بۆ سیخوڕیکردن بەسەر پاڤڵ تاڵەبانی کوڕی جەلال تاڵەبانی. ئەوە لەوێن دەرە ئاوان نووسە. ئەمەش ئەوە دەسەلمێنێت کە ئامێرەکە بۆ ململانەی ناوخۆیی و سیاسی لە نێوان حیزبەکان بەکارهێنراوە. بە دەر لەم بابەتە من دەمەوێت ئەم خاڵە بڵێم ئێستاش بنەماڵەی بارزانی ئاگیان لە سڕدڕی پاڤڵێ لە بەرەوەی پەیوەندی سیخوڕی بەسەرەوە دەکەن بەسەر خۆی کەسە نزیکەکانیشان هەر لە ڕێگای تەکنەلۆژیا. بەڵام ئەوە ئیشیمەنیە باوان ئەو هەموو چەتە و بەکرێژیرا و محتەمید و جاسووسیان هەیە بنەماڵەی بارزانی بنەماڵەی تاڵەبانی با بە خۆیان بە دوودا بڕۆن. ئەو ئیشیمەنیە پێیان بڵێن ئەگەر پارتی سیخوڕی بەسەر پاڤڵی بکە یان پاڤڵ بەسەر مەسوڕی بکە بۆ من بەقەدەر یەک قونکە زغارە گرنگی نییە لەبەرەوەیە هەردووچیان جەلادن. بەڵام ئەوە گرینگە پاڤڵ بزانێ ئێستاش پارتی ئاگای لە سەر و تڕینگۆیە. ئەمە وەکو زانیاری وەرگرن. زیاتریش لەسەری باز ناکەم چکە لای من گرنگ نییە پارتی جاسووسی بەسەر یەکێتی دەکە و یەکێتی بەسەر پارتی دەکە ئەسڵەن لە لای من گرنگ نییە. خاڵی پێنجەم کە کۆتا خاڵە کێ سەرپەرشتی ئەم کارانەی کردووە لە سکاڵاکە ناوی خەسرۆ وەسمان هاتووە بە خەسرۆ گۆرانیان پارتیەکان لەوێن دەروا ناویبە بە جەنەڕاڵ ناوی دێنن وەکو سەرۆکی سیخوڕی پارتی کە ڕاستەوخۆ لە ژێر فەرمانی بنەماڵەی بارزانیدا پێناسەکراوە. ئەم خەسرۆیە هەوڵی داوە ئەم تەکنەلۆژیای بەدەست بێنێ بۆ ئەوەی چاودێری نایارە سیاسیەکانیان بکە کە نیشتەجێی ئەوروپا و ئەمریکان. ئەمە خاڵی پێنجەم کە لە لای من سەرنج ڕاکێش بوو. بە کورتی دەمەوێت ئەوە بڵێم ئەم سکاڵایە تەنها باز لە پارە ناکات بەڵکو باز لەوە دەکات چۆن هەوڵدراوە بە پارەی گشتی پێشکەوتوترین سیستەمی سیخوڕی جیهانی بکردرێت بۆ ئەوەی لە ئەڵمانیا و ئەمریکا و نەمسا و کوردستان چاودێری وردی ئەو ڕۆژنامەنووس و ساڵاکوانانە بکەن کە لە ژێر ڕەخنەی کە بەردەوام ڕەخنا لە بنەماڵەی بارزانی و دەسەڵاتی بنەماڵەی بارزانی و دەسەڵاتی چەتەی کوردایەتی دەگرن. باز لەوە دەکات کە کۆمپانیاکانی سیخوڕی جیهانیش لە بەرزۆری پێشێلکاری مافی مرۆڤ ئامادەنینە ئەو ئامێریان پێ بفرۆش. بۆی من زیاتر کاتان ناگرم هاوڕێیان وەکو پێشتر پەیمانماندا بوو کە باسی شەشەمی سکاڵا بکەین. تەمان ئەم سکاڵایە ڕۆژی 28 چار تۆمار کراوە لە ویلایەتی دێلاوێر نزیکەی 38 لاپەڕەیە بۆ هەموو دەستگاکانی ڕاگەاندن بۆ هەموو ئەو کەسانەی کە دەیانەوێت بە ورتر باز لەم بابەتە بکەن
لینکی وێبسایەتی تەفدا پرێز لە کۆمنت دادنێ دەرفەتی سکاڵاکەی بە کۆمپلیتی تێدایە و بابەتێکی دوور و درێژیش تێدایە دەتوانن سوودی لێوەرگن و بیکەنە ناوەڕۆکی بابەتەکانیە بۆیە من زیاتر کاتان ناگرم کاتێکی خۆش ماڵاوە